ماوەی ساڵێکە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکان و دامەزراوەکانیەوە سەرقاڵی فشارە لە فەرمانبەران بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من و کارگەیشتبەوەی هەر فەرمانبەرێک فۆرمەکە پڕ نەکاتەوە دەڵێن هەڕەشەی بڕینی موچەکەی لێ دەکرێت. دەوترێت ئەمە بەکارهێنانی دەسەڵاتە لەلایەن ئەم دوو حیزبە بۆ سەرکوتکردن و بەژۆندی حیزبەکانیان. تاکەکانی ناو حیزب و دەسەڵاتدارانی ناو حیزب دەیەوێت لە ڕێی فشارەوە ئەو پرۆژانەیەوە و پرۆسانی کە لە بەرژەوەندی خودی حیزبان و لە بەرژەوەندی کەسانی باڵادەستی ئەم حیزبانی کوردستانان کە دەستیان کرد و گرتووە بەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستاندا لە ڕێی فشار و چاوسورکردنەوە پرۆژەکانیان بەڕێوە بەرن و جێبەجێیان بکەن و خەڵک ناچار بکەن بچێتە ناویانەوە و بە ناوی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان و سوزانم بردنە پێشەوەی سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەم هەنگاوانە هەڵگرن. ئەو پرۆژانەی کە داهاتی هەیە بۆ خودی حیزبەکان و بۆ دەسەڵاتدارانی ناو حیزب دێ لە ڕێی فشار و چاوسورکردنەوە جێبەجێیان دەکا و هەڕەشە دەکا ئەوەی ئاوانەکە ئەوەی نەیەتە ناو هەژماری من. هەژماری من هەر لە سەرەتاوە پرۆژێک بۆ شکستی هێناوە بۆ لەبەرەوەی کە خەڵکیی شکست خواردووی ئیدارەیەکە. پەرلەمانتارێکی کۆمەڵ بەڕوونی ڕایگەاندووە ئەوەی پارتی و یەکێتی دەیکات فشارە بۆ پڕکردنەوەی هەژماری من، چونکە هەژمارەکە هیچ هێزێکی یاسایی نییە کە فەرمانبەر پابەند بکات بەوەی هەژمارەکەی ئەوان هەڵبژێرێت. شارەزایەکی بانکیش دەڵێت حکوومەت دەیەوێت زۆرترین فەرمانبەر هەژماری من هەڵبژێرێت بۆ ئەوەی سودمەند بێت لە زۆرترین ڕێژەی عمولەی بانکی، ئەگەر ناپرسی بە بانکیکردن کۆتایی هاتووە و هەژماری من ناگرێتەوە. و هەر کەس موچەکەی بەو سەبەبە ڕابگیرێ ئێمە لیستێکیان بۆ دروستەکەین ڕاستەوخۆ ڕەوانەی بانکە فیدراڵیەکان بکرێت بۆی تەوتینیان بۆ بکرێت هیچ کەس بەو شتانە بەو فشارانە نەچێتە ژێرباری کارێکی نایاسایی. بەپێی ئەو ڕوونکردنەوەی کە دادگای فیدراڵی لە 3 حوتە یای بە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەران سەرپشکن لەو بانکانەی کە موچەکانی تیا تەوتی نەکرێ، بەڵام ئێمە ئەزانی کە لە ماوەکانی پێشوە ئەو بانکانی کە بەشدار بوون لە هەژماری منە نزگەی 8 بانک بوو. ئێستا حکوومەتی هەرێم بۆی ئەم زەختە لە فەرمانبەرانەکات بۆ ئەوەی زۆرترین خەڵک لەم 8 بانکەیە موچەکانیان تەوتین بکرێت، چونکە بەپێی بە ئەو تەوزیحی دادگای فیدراڵی ئۆتۆماتیکی تەوتین چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ڕێی 66 بانکەوە. ئێستا ئێمە عێراقمان هەیە ئەوان لە ڕێی 43 بانکەوە تەوتین کراوە. حکوومەتی هەرێم کوردستان بەپێی ئەو تەوزیحە بێ لە ڕێی 66 بانکەوە بێ، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا پێداگیریەکە بۆی ئەو بانکانێکی ئێستا خۆی دەستنیشانی کردوون و ئەوێ فرسەتێک بێنێ هەتاوەکو 66 بانکەیە ئەو باقیتر نێتە هەن هاتوونەتە ناو پرۆسی تەوتینەکەەوە زۆرترین خەڵک یا موچەخۆر لەم بانکانە، چونکە ئەمە ئیستیفادەی هەیە، ئیستیفادەی بۆ ئەوەی عمولەکانەیە، ئیستیفادەی ئەوەی هەیە کە ئەم موچەخۆران ئەگەر موچەکانیان یعنی هەر موچەخۆرێک بەلایەنی کەمەوە 10 ڕۆژ موچەکەی لەو بانکانە تاخیر ببێ یا ڕای نەکێشێ یان خۆی بە هەر شێوازێک بە پێویستی پێ نەبێ، ئەوە ئەبێ بە سەرمایەکی گەورە بۆ بانکانە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بە فرسەتی زانێ و بۆی ئەو زەختە بەکارهێنێت. تا ئێستا هەژمارەیەکی زۆر لە فەرمانبەران ئامادەنین لە بانکەکانی پارتی و یەکێتی هەژمار دروست بکەن و پێشتر لە چەندین خۆپیشانداندا ڕایان گەیاندووە متمانەیان پێیان نییە و بانکە حکوومیەکانی عێراقیان لاپەسەندا. ماوەی ساڵێکیشە بەردەوام ڕێگەی جیاواز بەرامبەر فەرمانبەران تاقی دەکرێتەوە بۆ چوونە ژێرباری هەژماری من و زۆربەی ئەو فەرمانبەرانی بەشداریان تێدا کردووە ناچار کراون بۆ پڕکردنەوەی فۆرمەکە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.